زانیاری بەرپرسێکی ڕژێمی بەعەس ئومێدێک لای کەسوکاری ژمارەیەک گەنجی بێسەر و شوێنی سلێمانی دروست دەکات کە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو بێسەر و شوێن کراون و تا ئێستا هیچ سۆراخێکیان نییە. وەفدێکی پزیشکی دادی و دامەزراوەی شەهیدانی عێراق سەردانی شاری سلێمانیان کرد بۆ ئەوەی لە ڕێگەی پشکنینی DNA کەسوکاری ئەو کەسانە بدۆزنەوە کە لە ساڵانی 1970 بۆ 1985 بێسەر و شوێن کراون و دواتر ڕووفاتەکانیان لە گۆڕێکی بە کۆمەڵ لە دەوروبەری بەغداد دۆزراوەتەوە. پەیمانگای پزیشکی دادوەری بەغداد و موسسەی شوهەدا و پەیمانگای پزیشکی دادوەری سلێمانی کە لەسەر بنەمای ئەوەی کە یەکێک لە بەرپرسەکانی پێشووی ڕژێم هەندێک شتی درکانووە بەوەی کە ڕووفاتی چەند شۆڕژگێڕێکی ئەو کاتی لە ساڵانی 1970 بۆ 85 ئاماژەی بە شوێنەکانی کردووە و ئەو ڕووفاتانە پێشووتر کە لە دەوروبەری بەغایە دەرهێنراونەتەوە و شیکاری DNA بۆ کراوە. بۆیە لێرە ئاماژەکان بۆ ئەو بوو کە ئەو خێزانانەی کە کەسوکاری خەباتجێڕیان هەبوو لەو پرۆسێسانەیە سەرۆنگوم بوون هاتوون لێرە سامپڵیان لێوەرەگیرێت بە هەماهەنگی لەگەڵ پەیمانگای پزیشکی دادوەری. نەبوونی گۆڕێک بۆ سەردانیکردن و بێئاگابوون لە کەسوکاریان ویان لە ژمارەیەک هاوڵاتی کرد داوا لە بەغداد بکەن لێژنەیەکی پزیشکی دادی بنێرن و بە هەماهەنگی لەگەڵ پەیمانگای دادی سلێمانی پشکنین بۆ کەسوکاری ئەو هاوڵاتیە بێسەر و شوێنانە بکەن کە یەکێکیان چەند کەسێک لە خانەوادەکەیان بێسەر و شوێن بوون. عالیە میرزا 34 ساڵە براکەی بێسەر و شوێنە و بە ئومێدیەوەی ڕۆژێک تەنانەت گر ئێسک و پرووسکەکەشی بدۆزرێتەوە و سەردانی گۆڕەکەی بکات هاتووە پشکنینی خوێن ئەنجام دەدات تا لەو گۆڕە بە کۆمەڵانی هەڵدراونەتەوە یان لە داهاتوودا هەڵدەدرێنەوە بدۆزرێتەوە. باوکم مابوو لە ماڵەوە هەمویان ڕایان کردبوو خوشک و برا لە ئینتیفازەکە ئەم گەڕابوو لەبەر باوکم وتی باوکم بە تەنیایە و تیماری نەخۆشی ئەکرد لە مستەشفەی ئازادی پێنجی طبیە بوو یعنی معلوماتی هەبوو وینی هەبوو لە ئازادی تیماری نەخۆشەکانیە کرد ئەمەوێ بزانم لە چیش شوێنێ سەری داناوە بەچی خەمێک ڕۆیشتووە ئەمەوێ بۆنێکی وەربگرم بڕوان بکەم پێشماوەیەکیش ئێمە خۆم و براکەم خوێنمانداوە لە ئازادی کەرکووک یعنی تازە دوای هین بەبزانم 2006 بوو خوێنماندا هیچ هەواڵێکمان وەرنەگرت داها نازانین بەشک و بێ هەواڵی خەبەرێکی وەرەگرین. لە ساڵی 1985 لە ڕەشبەگیریەکدا نزیکی 50 گەنج دەستگیر دەکرێن دوایین شوێنیشیان زیندانی فەزیلیە بووە و دوای ئەوە بێسەر و شوێن بوون و هیچ لەبارەی چارەنووسیان ئاشکرا نەکراوە. دوای زیاتر لە 40 ساڵیش کە سوکاریان بێئومێد نەبوون و دەیانەوێت سۆراخێکیان بزانن. ماوەی ڕابردوو نامەیەکی شەخسیم ئاراستەی پەرلەمانی عێراق کرد کە لە ڕێگای جێگری سەرۆکی پەرلەمان بەڕێزیان نامەکە ئاراستەی موسسەی شوهەدای عێراق کرا و موسسەی شوهەدای عێراقیش هەستان بە دروستکردنی فەریقێکی توبی لیژنەیەکی توبی بۆ ئەوەی کە بێن سەمپڵی خوێن لە ئێمە وەربگیرێت بۆ ئەوەی کە لە ڕێگەی DNA وانە لە ڕێگەی دۆزینەوەی توبیێوانە کە سوکارەکانمان لە ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە هەڵدراونەتەوە یاخودە و حەو مەقبەرە جەماعیە کە لە داهاتووە لە درێنەوە بتوانین سەرەداوێکمان دەست بکەوێت. ئێمە لە ڕابردوو لە ڕێگەی وەزارەتی شەهیدانیشەوە هەڵبەت کتاب ئاڕاستەی موسسەی شەهیدانی عێراق کرابوو بەڵام بەداخەوت سەرەداوێک نەبوو بۆیە من بە جوودی شخصی هەستاین بەم ئیشە. ئەمانە کە هاتوون عینەی خوێنی ئەو هینانە وەرەگرن کە سوکاری ئەو شەهیدانە وەرەگرن ئەو 50 شەهیدا بەداخەوە 50کەمان بۆ نەدۆزراوە 20مان بۆ دۆزراوەتەوە حەو گۆڕی بە کۆمەڵماوە ئێشتا لە دەوروبەری بەغایە ئەیانەوێ بزانن لەگەڵ بەشکم ئیشاڵا لەناو ئەو گۆڕانەیە ئەم شەهیدانەش بدۆزرێتەوە. تا من 4 شەهید لە کەسوکاری دایکم و لە 4 باوکم لە معسكر خالدة ئەوان تا ئێستا چاوەڕێی دەرگایەکی کوڕەکانەکەن لەوانەیە مابێ کە تەرمەکەی دۆزیوی تۆزی ئیسلاحەتەکە. ئەو لیژنە پزیشکیی لە عێراقەوە هاتوون لە 20 کەس پێکدێن و خوێن و زانیاریە کەسیەکانی کە سوکاری و گەنجانە وەردەگرن بۆ ناسینەوەیان. ئەم ڕۆژ دەست بە وەرگرتنی نمونەی خوێن لە 20 خێزان کرا بۆ پشکنین و هاوتاکردنیان بە ئومێدی ناسینەوەی کەسوکاریان. هانا مەحموود، میدیای سبەی، سلێمانی.